ئەو نرخانەی کە لە کارەبای 24 کاتژمێری دیاری کراون بەڕاستی نرخەکان مای نیگەرانی نەبوو هاوڵاتیان. ئەچینە لای کاک ئازاد ئۆمەر ئاوایی لە سۆرانەوە بزانین زانیاریەکان لە سۆران چێ سڵاو لەبێ کاک ئازاد ئەم کاتت باش زانیاریەکان چین لە لای تۆ؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی دوێت سەرەتا بە کەش و هەوا دەست پێ کەم دیارە لە سۆرانیش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان کەش و هەوای ناوچاکە باراناوی بووە تا تقریبان چارێکێک 20 دقەش پێش ئێستا باران بەردەوامی هەر هەبوو لێرە بڵێ بەشەوەی نەمەنم باران بەردەوامی هەبوو و بەپێی پێشبینەکانی کەش و هەواش تا ئێوارەی ئەمڕۆ بارانبارین بەشەوەی پچر بەردەوامی هەبێ و لە ئێستادا کەش و هەوای ناوچەکە هەوری تەواوە. بەرزترین پلەی تۆمارکراوی گەرمە لە سۆران ئەمڕۆ 6 پلە ئەبێ و نزمترینیشی 4 پلە ئەبێ بەراورد بە چەند ڕۆژێک پێش ئێستا کەش و هەوا پلەکانی گەرمە تا ڕادەیەک بەرز بوونەتەوە ئەم ساڵێکی سارد بوو بەراورد بە ساڵانی ڕابردوو بە حکمەوەی بەفری زۆر باری لە ناوچەکە وای کرد کە پلەکانی گەرمە زۆردا ببەزن. بابەتی گەرمی ڕۆژ لە ئیدارەی سۆران لە ئێستادا بریتیە لە کارەبای 24 کاتژمێری بڵێن پرۆژەی ڕووناچی کە هاوڵاتیان گلەیەکی زۆریان هەیە ئەگەرچی هاوڵاتیان دڵخۆش بوون بە هاتنی پرۆژەی ڕووناچی کە کارەبایان ببێتە 24 کاتژمێری بەڵام ئێستادا هاوڵاتیان بەهۆی ئەو پارە زۆری کە بۆیان هاتۆتەوە گلەی زۆریان هەیە کە لە توانایاندا نییە ئەو پارەیە بدەن بە حکوومەت. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بابەتی هاتنەوەی ئەو ڕێژە زۆری ئەچمە لای پسپۆرێکی بواری کارەبا بەڕێز کاک ئارۆخ گەڵاڵیمان لەگەڵە بێ کاک ئارۆخ سڵاوتان لێبێتن. هاوڵاتیان گلەی زۆریان هەیە پارەی زۆریان بۆ دێتەوە گەر بۆمان باس بکەی هۆکارەکەی چییە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە لە کەناری ئاسمانی پێیان بەڵێ ئەو ماوەیە کە دەبینین لە سنووری قەزای سۆران بۆ تایبەتیش هەرێمی کوردستان بەعام خەڵک یعنی بە زۆر نیگەرانە لە نرخی هاتنەوەی کارەبای نیشتیمانی ئەوەش بە هۆی ئەوە بۆکە ڕاگەاندنی پرۆژەی ڕووناچی کە بەڕاستیانی نیگەرانێکی یەکجار تەواوی لە هاوڵاتیان دروست کردیا یعنی وەکو ئەوی بەڵاویتن کە هیچ پێوەرێک لە بۆ هاوڵاتیان دیاری نەکراویتن کە بتوانیتنەوە داهاتێ ئایا پێدەڕواتن یان ناڕوات باشە یعنی بەکە دەبینین ئێستا هاوڵاتیان لە دوو مانگزارێک موچەیەک وەربگریت بەڵام کە دەبینین یان ئێستا یەکێک دێتن 150,000 پارێ کارەبای 500,000 دینار پارێ کارەبای 300,000 دینار پارێ کارەبای یعنی نازانی بەس پێوەرەکە و ڕێژانە دیاری دەکرێن ئەوەی کە هاوڵاتیانن لە بەدیلی نەبوونی سوتەمەنیش لە بەدیلی نەبوونی سوتەمەنیشان ناچارن دەستیان بردووە بۆ بەکارهێنانی کارەبا بۆ گەرمکردنەوە ئەوە شیەکە لە هۆکارەکان مەسەرەن کە هاوڵاتیان بارێکی گرانتریان لە کارەبا دەکەوتە سەرشان ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوو ئەو نرخانەی کە لە کارەبای 24 کاتژمێری دیاری کراون بەڕاستی نرخەکان مای نیگەرانی نەبوو هاوڵاتیان یعنی ئێستا گەر بێنەمە 400 وعدەیان بۆ ئێمە دیاری کردووە وەک هاوڵاتیەک لە لیڤری یەکەم بەکاری بینین بە 72 دینار ئەگەر تەماشا بکەین دەتوانین ئەو بڵان ساڵ بستیتن بە عەدەک 400 وحدەیە بەشی چەند دەکات ئەو 400 وعدەیە تۆ حیسابکە وەکو ئەوەی پێشان کە لەمونەمە هاوڵاتیەک 2 ئەمپێر 3 ئەمپێر کارەبای مۆریدەی ڕادەچشە باشە هەر هەمانە ئەو شتەیە کە دەتوانین لەمانە خۆت بەکاری بینی زیاتر ناتوانین لە 400 وعدەیە بەکاری بینی ناتوانی سپلێتی پێدا بگیرسێنی گێزەری پێدا بگیرسێنی بە 400 وحدە نەخێر ناتوانێ کارەبا بەراورد بە وڵاتانی دەور و پشتمان تا چەندە گرانترە لە هەرێمی کوردستان ئەکرێت بەم شێوەیە بەم نرخە گرانە کارەبا بە هاونیشتیمانیان بفرۆشێتەوە کاگازادە مەگەر دیقەت دەین ئەمە ناکرێت بەراوردەچی یەکجاریش بۆ وڵاتان بکەین باشە ئەمە وڵاتی تورکیامان لە پشتە نرخی کارەبا لەوێندەرێ بە 65 سنتە باشە گرانە لەوێندەرێ بەڵام ئیرانمانە تەنیشتە بە هەمان شێوە یعنی نرخەکە یەکجار ڕەمزیە یعنی باوەڕ ناکەم لە مانگێکدا تو بە 3 مانگ بتوانی 10,000 دینار پارەی کارەبات لەو بێتەوە بەڵام ئەو لە بەدیل داهاتێ چی کردێ سوتەمەنی دابین کردیا باشە بەڵام ئەمە گەر تەماشا هەرێمی کوردستانیش بکەین هەرێمی کوردستان و عێراق لەسەر کانگای زێرە کاکە سامانەشی نەوتی یەکجار زۆری هەیە سامانەکی یەکجار غازی هەیە یعنی یەدەجی هەیە زۆرینەی وڵاتان بەڕێ دەکرێت و وڵاتی خۆتەوە قڵۆش بکەی وەنی دای بماڵی یعنی ماگانە کابرا 500,000 دینار موچەی بیت بە دوو مانگزارێک پێی بدەی 150,000 پارەی کارەبای لۆ بێتەوە خاوەن 4 سەرخێزان بیت 5 سەرخێزان بیت بە چەو داهاتەی دینی کۆنتڕۆلەکەی ئەوەی کە ئەو لیڤڵانەی دیاری کردیا کوی توانێ مەسەلەن ویژدانی خۆی ئاسوودە بکاتن ئایا لیڤڵەکەی وان لەسەرێکە وەکو مەسەلەن بین تەماشا بکەین ئایا ئەندازیارن چنە ڕاوێژکارن
هەرێکیان بەخۆیان لەسەر 3 ملیۆن و 4 ملیۆن دینار موچەیتیان لەسەر جیفانی خۆیان تەماشای هاوڵاتیانەکەن. هاوڵاتێکی کارگوزار دێت لە شەقام خەریکی پاکردنەوەی ژینگە پارێزە 300,000 دینار موچەکەیەتی. 300,000 کرێچی بی و پارەی کارەبا و ئاو دەیچی بۆ ژیانەمێنێت. ئەجا ئەوە نیگەرانی نەبەڕاستیانی هاوڵاتیانیش دەکرێت لەسەر ئەو بابەتە، دەنجی خۆیان بەرز بکەنەوە، ناکرێتن بەو نوعەتی بەردەوام بیتن. دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستانیش پێداچوونەوە بەو لیڤڵانە بکات، یعنی لانی کەم ئەو 400 وعدەیان دیاری کردی وەکو 72 دینار لانی کەم بکرێتە 2 لیڤڵ لەسەر 72 دینار بڕوات. باشە ینی ناکرێتن ئەتو بەو نوعەتی هاوڵاتی خۆت دا بماڵی لە داهات، ینی ناکرێتن یەکجارانی کە تەماشاکەی دەنگە چی یەکجار بەرسێ لەسەر نرخی دۆخی گرانی کارەبا. بە تایبەتی سۆران ئەم ساڵ بەفری زۆر باری هاوڵاتیان سەرڕای ئەوەی کە سوتەمەنی کەمیان پێدرا و بەرمیلێکیان پێدرا و ناسار بوون کارەبایان بە ڕێژەکی زۆر بەکارهێناوە، بەڵام ئەبینی پارەی زۆریان بۆ هاتەوە، ینی ئەکرێ بەو شێوەیە نرخەکەی حساب بکرێت. ناکرێتن بەو نوع عیسا بکرێستم کە لێرە قساکەمانی سەرمامە کە لێرە قساکەم لە سۆرانم باشە ئەوە بەرەو ئەوە مانجی دووە باشە هیچ کاتێک هیچ ساڵێک ئێرانە بۆ حدە سارنە بۆ لە چەند ساڵی ڕابردوودا، ینی هاوڵاتیانیش دەکرێت دەست بە کارەبایەکەوە بگرن، ینی بتوانن کۆنتترۆلی بەکارهێنانی کەرستەکانی خۆیان بکەن، بەڵام دەشکرێت حکوومەت لەسەری واجبە، ینی مافەچ سەرەتایی ئینسانە ناکرێتن ئەتوبێی بە هەموو نەوعیەتێک هاوڵاتی خۆت دا بەماڵی بڕێ هەرچی هەیە دەبێ من کۆنتترۆل لەژێر دەستی من بیت. ئەگەر تو مافی هاوڵاتی خۆت نەدەی ناکرێت. ئەگەر بین تەماشا بکەین کاگازات ڕۆژەڵاتی ناوین بە قەیرانی دەوڵەتدا تێدەپەڕین، یعنی یەک کە لەو بژاردانە ئەمە تەماشا بکەین بەهاری حەرەبیمان دیت، یعنی ئەوە حەراق لەژێر هەڕەشەدایە، ئەوە سووریامان دیت، ئەوە لیڤیامان دیت، ئەوە یەمە نەبینین، ئەمە جێمان نەمانە بینین لەسەر ئەو بابەتانە، یعنی دەکرێت ئێرانەش پێداچوونەوە بکات، یعنی دەبێتن وە بکات هاوڵاتیانی خۆی لە پشتی ڕابەستیت، یعنی وەکو قەرغانێک بێن ببینیت، یعنی ناکرێت و بێ هەموو شتێک پشت هاوڵاتی خۆت بکەی بەس بەزەڕی بە وبات دای بماڵی. زۆر باشەکە کارۆخ هاوڵاتی چی بک بۆ ئەوی پارەی کەمتری بۆ بێت ئەو حکوومەت نرخی لەسەر گران کردوونەوە دەسەڵاتیان نییە، تەنها دەسەڵاتیان ئەویان هەیە کە ناڕزایی دەربڕۆن بەرامبەر حکوومەتیش پێویستە بە بڕیارەکانی دابسێتەوە نرخ گران کرا، بەڵام هاوڵاتی چی بکەن بۆی نرخەکەیان کەمتر بێتەوە لە ئێستا. وەڵی ئەوەی کە هەیە ئەمان ئەندە بتوانین لە ماڵی خۆت کۆنتترۆلی ئامێرەکان بکەی لە حەدی پێویست بەکاریان بینی، ئەمە تەماشامان کردێ لیڤڵی یەکەممان کە 400 وعدە بە 72 دینار بیت بەشی کەرستەکانی کەمی ناو ماڵەکات، ینی وەکو 3 ئەمپێرەکەی مۆریدەوابی کە ڕامانشا ماگانە 8 ساعت کارەبای پێداین، ئەو دەتوانێت ئێستا لە بەدیلی ئەوەندە بەکاری بینێ و 400 وعدە هەر زیاتر بەش ناکات. لە دوایی بۆیلەرمان هەیە ئاو گەرم کرد ئەویش دەتوانێت ئەگەر ڕۆژانە بۆ 7 ساعت بەکاری بینی ماگانە 50,000 لە 600,000 دینار پارەت لۆ دێتەوە لەویش، ینی بەڕاستی ئەوکانیان دەبی هەر لەو حدە کۆنتترۆلی بکەی زیاتر ناتوانانی بەکاری بینی، سپلیت و شتانە ناتوانانی بەڕاستی بەو ڕێژەگرانی بەکاربینی. چەند کارەبای بۆ دێتەوە سەلاجە بەردەوام خەڵک پێی ئەکات بەکاری دێنێ ئەوانە چەند کارەبای بۆ دێتەوە ماگانەگە ئەگەر دیقەت دەین ئەگەر هەر هاوڵاتیەک ڕۆژانە 13 کیلۆوات کارەبا بەکاربینیت دەتوانیت ینی سەلاجەی لە ماڵی خۆی پێ بکات، چەند گڵۆپەشیش پێ بکات، تەلەڤیزیۆنیش پێ بکات، ئەوانە ماگانە هەتا 30,000 دیناری لۆ دێتەوە. بەڵێ بەڵام لەوی بەرەو سەرەوە دەستەن 80,000. خۆش بە کارۆخ زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت زۆر سپاس. بەڵام من ئەگەڕێمە لای ئێوە زۆر باش هاوڵاتیان لە ئیداری سۆرانگلەی سەرچیان لە بواری کارەبا لە ئێستادا کە ئەگەر چی کراوەتە 24 کاتژمێری بەڵام ناوەش زۆر زار کارەبایەکە ئەگوژێتەوە دوێنێ چەند کاتژمێرێک بژاوە لە ماوەی ڕابردوو چەندین جار بژاوەتەوە گرفتی هەیە، بەڵام گرفتە سەرچیەکە نرخە کە هاوڵاتیان لە توانایاندا نیە ئەو نرخە زۆرە بە حکوومەت بدەن. ئێمە بینین هاوڵاتیانێکی زۆرمان لە ژێرهێڵی هەژاریدا ئەژین کە توانای ئەو پارە زۆریان نییە، ئەبینی هاوڵاتیەک ڕەنگە ماگانە موچەی 300,000 400,000 بێ، تۆ 150,000 کارەبات بۆ بێتەوە یا 200,000 بۆ بێتەوە یا 100,000 بێتەوە چەندی بە کرێی کارەبا ئەدەی، چەند بە کرێی ئاوە دەی، چەند بە کرێی خانووە دەی کە زۆرێک لە هاوڵاتیان کرێچیشن. حکوومەتی هەرێم ناکرێت بەم شێوەیە هاوڵاتیانی مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات، پێویستە بە خۆیان دابچنەوە بەرپرسان و ئەرچی سەرشانی هاوڵاتیان سوک بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان کاک ئازاد ئۆمەراوایی لە سۆرانەوە لەگەڵمانە. بەڵێ ئازیزانمان سەرجەم بڕگە بابەتە تۆرەکانی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن سپاسدانەکەینەتەوە.